سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ جارێکی تر سزای نوێی بەسەر کەسایەتی و دامەزراوە ئێرانیەکان داواژۆ کردەوە کە ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕێبەر و نووسینگەکەی و محەممەد جەواد زەریفی وەزیری دەرە و فەرماندەکانی هێزی وشکانی و دەریایی و ئاسمانی سوپای پاسداران دەگرێتەوە. ئێرانیەکان دەڵێن بڕوایان وایە هیچ کەرتێکی ئابووری وڵاتەکەیان و کەسایەتیەکانی نەماون کە سزاکانی پێشوو نەیگرت بنەوە، بۆیە ئەم سزا نوێیە تەنیا بۆ خۆنواندنێکی میدیایی و هیچی تر. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بڕوایان وایە ئەگەر سەرۆکی ئەمریکا دەیەوێت بە زمانی دیبلۆماسی دیالۆگ لەگەڵ وڵاتەکەیاندا بکات، دەبێت بە ڕێزەوە سەودا بکات، نەک بە زمانی سزا و گەماروی ئابووری، چونکە لەو ڕێگەیەوە ناگاتە قۆناغی دیالۆگ، هەروەکو ئەوەی ڕێبەری ئێران وەرگرتنی نامەکەی ترەمپی لەلایەن سەرۆکوەزیرانی ژاپۆن شینزۆ ئابی ڕەت کردەوە. ژەنەڕاڵ مارک هیرتینگ بە ڕەخنا لە دۆناڵد ترەمپ دەڵێت لە کاتێکدا ترەمپ داوای گەڕانەوەی ئێران دەکات بۆ چواردەوری مێزی گفتوگۆ، ئەوە ئەمریکا بوو بە کشانەوە لە ڕێککەوتنامەی ئەتۆمی و ناساندنی سوپای پاسداران بە تیرۆریزم لە دەوری مێزی گفتوگۆ پاشەکشەی کرد. هەر بۆیە ئێرانیەکان لەم لۆژیکەی ترەمپ تێناگەن. هەر لەسەر ئەو پێوەرەی ژەنەڕاڵ هیرتینگ باسی دەکات، ناڕوونی لە هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکاندا هەیە، لە کاتێکدا ترەمپ دەڵێت جەنگم ناوێت، کەچی هێزی زیاتر دەنێرێتە ناوچەکەوە، باسی بێمەرج گفتوگۆ لەگەڵ ئێراندا دەکات، بەڵام نەک هەر دۆسەی ئەتۆمی بەڵکو باسی سنووردارکردنی تواناموشکەکانی ئەو وڵاتە و کۆتایی هێنان بە هەژمونی دەکات لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. دەڵێت دەبێ ئەمریکا لە ناوچەی کەندا و پاشەکشە بکات و ژاپۆن و چین بۆ خۆیان پارێزگاری لە کەشتیە نەوتەڵگرەکانیان بکەن، بەڵام پۆمپیۆ باسی پێکێنانی هاوپەیمانێتیەک دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران. دوجار ترەمپ باسی ئەوە دەکات کە دەیەوێت ببێتە هاوڕێی بەهێزی ئێرانیەکان، بەڵام هیچ سزایەک نەماوە بۆ گوشارخستنە سەر ئەو وڵاتە بەکاری نەهێنێت. سەرۆکی ئەمریکا لە نوێترین دیمانی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە وڵاتەکەی وزەی پێویستی خۆی بەرهەم دەهێنێت و پێویستی بەوە نییە لە ناوچەی کەنداودا بمێنێتەوە. لە بەرامبەریشدا وەزیری دەرەوەی ئێران لە نووسینێکدا لە تویتەر وەڵامی دەداتەوە و دەڵێت ترەمپ بە تەواوی ڕاست دەکات کە کەنداوی فارس پێویستی بە هێزی ئەمریکا نییە، بەڵام ئەوە هاوپەیمانەکانی ئەون لە ناوچەکەدا سوورن لەسەر هەڵگیرساندنی شەڕ. ترەمپ لەو دیمانەیەدا باسی پەیوەندیە تەلەفۆنیەکەی خۆی لەگەڵ محەممەد بن سەلمان دەکات و دەڵێت بەڵێنی پێدەم لە بەرامبەر پاراستنی وڵاتەکەی دراوی زیاتر بتات. هەروەکو ئاماژەشی بەوەدا ئەمریکا بۆیە سعودێ دەپارێزێت، چونکە ئەو وڵاتە گرێبەستی زیاتر لە 400 ملیاری لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان هەیە و گەورەترین کڕیاری چەک و کاڵا ئەمریکیەکانە. عەباس موسەوی گەورە دیبلۆماتی وەزارەتی دەرەوەی ئێران لە دوای بڕیارە نوێیەکەی ترەمپ لە تویتەر ڕایگەیاند ئەوەی ئەمریکا دەیکات داخستنی دەرگای تەواوی گشت کەناڵە دیبلۆماسیەکانە، چونکە لە ڕاستیدا ئیدارەی ترەمپ هەموو میکانیزمە جیهانیەکانی بۆ پاراستنی ئاشتی و سەقامگیری نێودەوڵەتی لەناوبرد. Thank you very much, everybody. Mr. President, is your goal to negotiate a new deal with Iran?